بەچاندنی دارێک بەڕوویەک زامن مەبەستمەوە چاندنی بەڕووک لێرەکان لە شاخی ئەمە ڕەنگە هەریگە مە بتوانین جیرانێک یان ماڵێکی خۆمان هەبێتن شوێنێکی بەتاڵی هەیە دەور پشتی ماڵە خۆتوان داریش لێ بسەخێنیت باڵەکەیەتی دەمانەوێت ئەوە دووپات بکەینەوە کە هەردەم کار دەکەین بۆ بەرهەمکردنی ژینگەیەکی پاکتر و جوانتر بۆ ساڵی دووەم بەشداری لە چاندنی هەڵمەتی هەزاران بەڕوو ئەەکەم لە دەڤەری باڵەکایەتی ئامانجیشمان لەو هەڵمەتە و لەو بەشداریکردنە قەرەبووی ئەو زیانانە بکەینەوە کەوا بەر ئەکەونە شاڵاوی بەر شاڵاوی سۆتاندن و بڕین و کەوا وێرانکاریەکی زۆریان بەسەدا دێ لەو ناوچەیە ئێمەش ئامانجەکەمان ئەوەیە پەیامێک بگەینین بەو کەسانەکەەوە چیتکانە دار و بار نەسۆتین و یاخودنەی بڕن و لە ئەوی لە ناو نەچیت و ژینگەکەن بە جوانی ببینێتەوە. وەکو ئافرەتێک بەشداریم کرد لەو هەڵمەتە کە هەڵمەتێکی ژینگەیە هەم بۆ ناوچەکە هەم بۆ ئاو هەوای ئەم ناوچەیە. چاندنی داربەڕوو هەم نیشانەی کوردایەتێکی پێوە دیارە هەمیش بۆ زیادکردنی ئۆکسجینی ناوچەکە جوان و باشە. هیوادارم هیچ کەسێک دار نەبڕێت ئەگەر هیچ دارێکیش بۆ بڕێت بەڕوویەکی لە جێگەکە بچەقێنێتەوە باشترە. خزمەتکردنە بە ژینگەکە لەو ناوچەیە. کارم کە هەر پیا و بەشدار نەبن بەس بەڵکو ئافرەتیش بەشداری بکەن ئەگەر لە مناڵێکیشەوە بەشدار دوو بەڕوو بچەقێنێ لەوە باشترە لە ماڵەوە دانیشن. هیوادارم ساڵێکی تر زۆرترین ژن ئافرەت بەشداریەوە ئیشە بکات. خاشی بی لە ئاوەکەی بی لە هەرسێکی بی وەچ خۆی ببینی ئیشەکەی ئێستا لێرانە لۆ ئەوەیە کە ڕەتی بە هەڵمەتەی چاندنی بەڕووی ئەوڕۆ کە ئەتوانین بڵین بە هەفتەی چاندنی بەڕوو ناون لێنایە زیاتر لە 2000 بەڕوو 3000 بەڕوو ناتوانین بڵین چەندە بە تەحدیدی بەڵام بینی 2000 تا 5000 بەڕوو ئەبی لە پاڵەوە هاتکە پار ساڵش ئەو هەڵمەتە ئەنجام درا زانی لێکەوتێکی باشی لێکێتەوە کۆمەڵێک خەڵکی تر لە شوێنی جیاجار لە سەرتاسەری کوردستاندا هەستان بە هەمان ئەنجامدانی هەمان هەڵمەت لە زۆربەی شوێنەکانی کوردستان و پاش ئەوەی کە ئەو ساڵیش لە ئەتوانین بڵین چەند مانگێک بەر لە ئێستا بە دوواداچوونی ئەو شوێنی ئەو بڕوانن کە پارساڵێن چاندان زانی کە لانیکەم نیوەی بەڕۆکانی پارساڵ بووینێ ئەوە لە پاڵ ئەو هەڵمەتەن دووبارە کردەوە لە هەمان کادا ئەمە ئەوەیە پەیامێک بەوانە بگەینی کە بەڕوویەکی 40-50 ساڵی ئەبڕن ئەمە بەڕوویەکی ئەچینین کە 40 ساڵ 50 ساڵ چاوەڕێ ئەەکەین ئەوەی مە زیاتر پەیامە لەوەی کەوا کردارێک وی لە ئێستادا بێتە کایەوە چونکە لانیکەم ئەوە 30 ساڵی پێ ئەوێتەوە هەتا ئەگاتەوە بەڕوویەکی تەواو و لەوەی کە سێبەرێک دروست بکات و یان قەدێکی ئەستوری هەبێت و بتوانین بڵێن بەدارێکی گەورە نایی بنێ لەبەرەوە ئەمە هیوادارین ئەو پەیامە بگاتە هەموو شوێنێک و بتوانین خزمەتێکی باشی ژینگە و ئاو هەوای خاچی کوردستان کردی.